پێگەی کۆڕبەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمریکا هەروەها پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا من لە ستۆدیۆ میوانێکم هەیە کارۆ خۆشنا و شتۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکا کاک کارۆخ بەخێر بێ بۆ ستۆدیۆ کوردستان چوار یعنی ئەگەر ئێمە یەکەم پرسیارمان وا بکەین کە ئەم هەڕەشانە ئێمە زۆر خۆمان قسەمان لەسەر کرد بەڵام ئەوەتانی ئێستا لە پێگە و ناوەندە گرنگەکانی دنیاوە قسەی لەسەرەکرێت ئەمریکا توانێت چی بکات بۆ پاراستنی پێگەی هەرێمی کوردستان لە بینی کەوانەیەکە کە خۆی زۆر هەڕەشەی لەسەر ئێستا لە ناو عێراق ڕاست کاک ئەمار ئەمریکا خۆی ڕزگارکەری عێراقە و خۆی داڕێژەری عێراقی نوێیە ئەگەرچی ئەمانزەکانی ئەمریکا لە عێراق بەدی نەهاتوون و خۆی ڕۆڵێکی سەرەکی بینیوە لە داڕشتنی دەستوری عێراقی ساڵی 2005 بۆیە ئەمریکا دەتوانێت زۆر شت بکات بۆ ئەوەی کەەوە وەکو نێوەنگیر وەکو چاودێر بۆ جێبەجێکردنی دەستور و هەروە جێبەجێکردنی ئەو کۆمەڵ ڕێکەوتنی کەەوە بۆتە بڵین عهدێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا و لەسەر ئەو بنەمایە ئەم حکوومەتەی محەممەد شێخ ئاسوودانی لەدایک بووە یعنی ئەمریکا دەتوانێت ڕۆڵێکی گەورە بجێڕێ و دەزانێت کەەوە هەرێمی کوردستان پابەندیەکانی جێبەجێ کردووە و حکوومەتی هەرێمی کوردستان حتا لەم کۆبوونەوەی چوارشەمەی ڕابردووشە ئەمە تەئکید کراوەتەوە کەەوە هەموو ئەو پابەندیانەی کەەوە ئەو ئیلتیزاماتانی لەسەر حکوومەتی هەرێم بووە بە پێدانی داتاوزانیاری بە پێدانی میزانی مراجعە بە پێدانی ئەوەی کە بەغدا داوای دەکا هەمووی بە زیادەوە جێبەجێ کراوە بەڵام دەبینین بەداخەوە هەندێک لایەن هەیە لە ناو پێکهێنەری حکوومەتی عێراقن و بە شێوەیەکی ئاشکرا لەگەڵ ئەوە نین کەەوە پرسە هەڵپەسێراوەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن و بەداخەوە وایان کردووە کەەوە حکومڕانی شیعە بە شێوەیەکی تەواو نیگەرانی لێ بکەوێتەوە لەلایەن دوو لە پێکهێنەر سەرچەکانی حکوومەتی بەغدا ئەوانیش سوننە و کوردن و بەڕاستی کورد ڕۆڵێکی گەورە دەجێڕێ کورد لەگەڵ سوننە ئەو هاوسەنجێن ئەو باڵانسن کەەوە حکوومەتی عێراقیان پێکهێناوە ینی بە نەمانی سوننە یاخود کورد لە حکوومەتە ئەو بەتەچید ئەو حکوومەتە دەڕوخێ و ئەو باڵانسە و ئەو هاوسەنجێن نامێنێ وی ئەمریکاش لەگەڵ ئەوەیەکەوە ئەم چێژ هەڵپەسێراوانە چارەسەر بکرێن و هەموو ئەو وەفدانی کە دەشێن لەم ئەخیرە هەتا جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا تەئکیدی کردوێتەوە لەگەڵ سوودانی و لەگەڵ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیش کەەوە ئەمریکا هاوکار و هەماهەنگە بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق بۆ ئەوەی کەوا ئەو ڕێکەوتنانی کراون لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کە لەسەر بەرمەبنای ئەو ڕێکەوتنانە حکوومەتی محەممەد شێخ ئاسوودانی لەدایک بووە دەبێت جێبەجێ بکرێن بەڵام بەداخەوە ئەگەر بشێ بڵێین یعنی دەوڵەتی قوڵی عێراق هەندێک لایەنی پێکهێنەری عێراق کەەوە لەگەڵ ئەوە نین کەەوە ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکرێن و لەگەڵ ئەم شێوازە مامەڵەیەن لەگەڵ هەرێمی کوردستان کە بەداخەوە دەکەوێتە چوارچێوەی جینۆسایدی ئابووری بەڕێز دەزانی کاک ئەمار جینۆساید کۆمەڵێک جۆری هەیە هەر تەنها جەستەیی و سیاسی و بڵین مرۆیی نییە بەڵکو ئابووریش هەیە تۆ کاتێک کە ئێمە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و هەرێمی کوردستان پابەندیەکانی جێبەجێ کردو بەڵام ناکرێ فەرمانبەرانی عێراق 12 موچەوەر بگرن لە ساڵی 2023 بەڵام فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنها 9 موچەوەر بگرن دروستە ئەگەر ئەم سیاسەتە شێوازی ئەم سیاسەتە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەردەوام بێت عێراق بەرەو چ عقارێکە پێم وایە عێراق بەرەو شکستێکی حتمی دەڕوا ئەگەر بێت و ئەم سیاسەتە بەردەوام بێت و حکومڕانی شیعە هاوشێوەی 80 ساڵی حکومڕانی سوننە لە عێراقا بەرەو شکستی دەڕوات بۆ چونکە ئێمە ئەزمونمان هەیە دیارە لە ماوەی 80 ساڵی حکومڕانی سوننەیە هەر لە سەردەمی مەلەکی تاوەکو کۆماریش هەتاوەکو ڕوخانی ڕژێمی سەدامیش نەیانتوانی کە مافی پێکهاتەکە سەرچیەکانی وەکو کورد بدەن لە عێراقا و شیعەش لە دوای 2023 حکومڕانی عێراقی گرتوتە دەست بەداخەوە ئەوی شکستی هێناوە لە پێدانی مافەکان بە پێکاتەکانی کورد و سوننە و پێم وایە ئەگەر بەم شێوەیە دۆخەکە بەردەوام بێت عێراق بەرەو شکست دەڕوا بەرەو تونێڵێکی تاریک دەڕوا چونکە ئەمە سوننە نیگەرانن خۆتان نەزان دادگای فیدرالی وەکو دادگایکی سیاسی لێ هاتووە بەداخەوە و بەرامبەر سوننە بەکاردێ بەرامبەر بە کورد بەکاردێ و ئەگەر بێت و ینی نیەتێک هەیە بەڕاستی لە بەغداش لەلایەنی ماڵی شیعەشەوە هەندێک کەسایەتی هەیە هەتا خودی محەممەد شێخ ئاسوودانی کە کارکتەرێکی سیاسی نەرمونیان و سنجینە و لە هەوڵدایە ئەگەر بتوانێت بەڵام
خۆش دەزانی محەممەد شیع سوودانیش ڕاستە سەرۆک وەزیرانی عراق بەڵام هەموو شتێک لە دەست ئەویش نییە بۆیە ینی هیواداری نەگاتە ئەو راپۆرتەکە باستە دەستی وەردانی دەرەکیەکات ینی ئەمەیان تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەم سیاسەتە لە ناوخوا پێ دیارە دەستی وەردانی دەرەکی لە عراقا ڕوون و ئاشکرایە و حاشا هەڵنەگرە ینی دیارە خۆتان نزان وڵاتانی ئیقلیمی بەتایبەت کۆماری ئیسلامی ایران بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستێوەردانی هەیە لە ڕێی هەندێک میلیشیا کە لە ناو دوو کەوانەیە بە وەلایی ناسراون و پێکهێنەری حکوومەتی عراق ئەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گوێڕایەڵ و جێبەجێکاری ئەجیندای ئێرانن ینی ئێران خۆی ئەمریان پێدەکا هەرچی بیانەوەی هەتا هێرشەکانی بۆ سەر ناوەندە دیبلۆماسیەکان و ناوەندە سەربازیەکانی هاوپەیمانان و بەتایبەت ئەمریکا هەر لەم چوارچێوەیە بۆیە پێم وایە بەداخەوە سەروەری عراق نیشانەیەکی پرسیاری گەورەی لەسرە و وڵاتە ئیقلیمیەکان و بەتایبەت کۆماری ئیسلامی ئێرانیش ڕۆڵێکی گەورە دەجێڕێ و کاریگەری هەیە و هەژمونی هەیە لەسەر ساحە لە گۆڕەپانی سیاسی عراق بەڵام ئێمە ئەگەر بینە سەر ئەوەی کە چۆن بتوانین وەکو هەرێمی کوردستان بەڕاستی فشار بکەین ئەوە دەکرێت لە ڕێگای ئەم نوێنەرانی کەوان نوێنەری هەرێمی کوردستان لە بەغدا ئێمە سەرۆک کۆمارمان هەیە جێگری سەرۆکی پەرلەمانمان هەیە وەزیری دەرەوەمان هەیە کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشە و کۆمەڵێک ئەندامی پەرلەمانمان هەیە کۆمەڵێک وەکیل وەزیر و بەڕێوەبەری گشتیمان هەیە بەڕاستی ئەمانە کاک عەمەر زۆر گرنگە بە ڕۆڵی خۆیان هەستن دەکرێت بۆ نمونە هەڵوێستێکیان هەبووە لەم ماوەیە گوتبایان مادام هەڵوێستی چۆن ینی مەسەڵەن بەڵێ بۆ نمونە هاوڵاتیانی هەرێم یاخود موچەخۆرانی هەرێم موچەی نۆمانجیان وەرگرتووە نیە ئەوانش نوێنەری ئەو خەڵکن نوێنەری هەرێمی کوردستان دەبواە هەرنا بە شێوەیەکی شەفەهیش بواە وایە بڵێن کاکە ئێمە نوێنەری ئەو خەڵکەین کەواتە ئێمەش سێ موچە وەرناگرین هەروەکو هەڵوێستێک کە ئێمە ینی هاودەنجین و وەکو بڵێ هاوخەمین لەگەڵ هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستانەوە ئێمە نوێنەری ئەوانین بۆیە ئێمەش سێ موچە ڕەتەکەینەوە ئەمە دەبوو هەڵوێستێک و دەنجی دەدایەوە لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئێمە گەوەزیرەکانمان سەرۆک کۆمار ئەو بەڕێزانی کەوا نوێنەری قواری هەرێمی کوردستان لە بەغدا هەڵوێستێکی لەو شێوێ بنوێنن و دواتریش بەڕاستی سەرکردایەتی سیاسی کوردستان پێم وایە لە سەرەتای 2024 ئەگەر ینی فشارێکی بەهێز نەکات ئەم دۆخەی کە لە 2023 بەردەوام بوو بەردەوام بێ بۆ 2024 باشە ینی هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەوەی کە ئەم دۆخەی لە 2023 وەکو باسێک بەردەوام بوو لە 2024 ینی چارەسەرێکی هەبێ و بەردەوام نەبێت بەڵێ دیارە هەوڵەکان بەردەوامن و هەوڵەکان لەسەر ئاستی جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەت و ینی سەرکردایەتی سیاسی بەگشتی لە هەرێمی کوردستان بەردەوامن بەڵام ئێمە دەبێت دوشتمان لە خەیاڵ بێ کاک عەمەر یەک دەبێ ئێمە هەوڵ بدەین پەیوەندیەکان لەگەڵ بەغدایە لە ڕێگای دام دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانەوە بکرێت واتە دەبێت پەیوەندی ڕێخستی پەیوەندیەکان لەگەڵ بەغدایە لەگەڵ لە ڕێگای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتەوە بکرێت و حکوومەتی هەرێمیش دیار هەموو پابەندیەکانی جێبەجێ کردووە و جەنابی سەرۆکی هەرێمیش لە دیداری میریا قسەیەکی زۆر جوانی کرد وتی چۆن ئینتیما دروست دەبێت یعنی ئێمە شقامی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە سێ مانجیان لە 2023 موچە وەرنەگرتەوە بەغدا نەیناردووە چۆن هەست بە ئینتیما بکەن بۆ بەغدا بۆ وڵاتێک کە عراق ئێمە عراق دەڵێ ئێوەش هاوڵاتی ئێمن هاونیشتیمانی ئێمن بەڵام بەداخەوە ینی ئینتیما بۆ دروست نابێت تۆ هاوڵاتیانی خۆت بێبەش بکەی لە موچە کە مافێکی سەرەتایی و پێویستە ینی ئەوە نییە کەمالیات بێ موچە زەڕوریاتە لە ژیان بۆیە بەڕاستی ئەم ئەرکەی کە لەسەر حکوومەتی بەغدایە و ئەم ڕێکەوتنانی کە کراون لەگەڵ هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەتی بەغدا تا ئێستا جێبەجێی نەکردووە ملزم ئیلتیزامی نەکردووە بەڵام ئەگەر بێت و لە ماوەیەکی دوو هەفتەی لەلایەن سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانەوە بدرێتە بەغدا هەروەکو فشاریش چونکە خۆت باس لە ئاماژەت بە راپۆرتێکی ئەمریکی کرد ئەمریکا زۆر نیگەرانە لە ڕۆڵی ئەو حکوومەتە بەهۆی ئەو هێرشانێکەوە لەلایەن هەندێک گروپی چەکداریەوە دەکرێتە سەر ناوەندەکان ئەمە لەلایەک سونە زۆر نیگەرانە بەهۆی ئەم بڕیاری دژی هەڵبوسی دەرچوو ئێمەش وەکو کورد نیگەرانین لەوەی کە دەستور جێبەجێ ناکرێت ئەم ڕێکەوتنانی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا جێبەجێ ناکرێت بۆیە بەرمەبنای ئەم ڕێکەوتنانە دەکرێت سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان وەکو فشار دەکرێت مۆڵەتێکی دوو هەفتەی بداتە بەغدا بڵێ کاکە ئەگەر قانونی بودجە تعدیل دەکەن ئەوە باشە و مافی هەرێمی کوردستان و شایستەداریەکانی دەنێرن ئەوە کارێکی باشە ئەگەر نایکەن ئێمەش هەڵوێستمان دەبێت ئەو کاتە پێم وایە حکوومەتی بەغدا لەژێر فشارێکی زۆر قورس دەبێت چونکە بە نیگەرانی کوردیش هاوشێوەی سونە حکوومەتی بەغدا بەرەو هەرسێنان دەچێت
لەبەرەوە گرنگە کە خەمخۆریەکی جددی و هەڵوێستێکی جددی ببینرێ بەوەی کەەوە چیتر هەرێمی کوردستان و موچەخۆرانی بێموچە نەبێت. بەڵێ بەڕێز کارۆ خۆشنا و شرۆڤەکاری سیاسی و شارەزا لە کاروباری ئەمریکا سپاس بۆ ئامادەبووتان.